بڵاوبوونەوەی جۆری گۆڕاوی کۆڕۆنا لە جیهان مەترسێکی دیکەی لای ڕێکخراوی تەندروستی جیهانی دروست کردووە بەو پێی کەم ڤایرۆسە بە خێرایی بڵاو دەبێتەوە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنێتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و هەروەها لێکچوونەکانی لەگەڵ کۆڕۆنا و چۆنێتی خۆپاراستن لێی بەڕێز دکتۆر بێریڤان عەدنان یاسین بەڕێبەری خۆپاراستنی تەندروستی لەگەڵم دەبێت لە هەولێرەوە لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم. دکتۆر بێریڤان ئەم کاتت باش، سپاس کە لەگەڵ کوردستان 24 لەگەر پێناسێکی گشتیمان سەبارەت بەم ڤایرۆسە گۆڕاوە پێمان بدەیت کە بە چه شێوازێکە جیاوازی لەگەڵ کۆڕۆنا و جۆرەکانی دیکەی چییە؟ بەڵێ بێگومان ئەم ڤایرۆسە هەر زۆرەکە لە زۆرەکانی کۆڕۆنا لە ئۆمیکرۆن ڤایرۆسە کە پێشتر بڵاو بوو لە 2021 را ئەو ڤایرۆسە بەگشتی توانای هەیە کە خۆی بگۆڕی کە پێی دەڵێن ئەمە میوتیشن، یعنی زۆر ئەوەکەی خۆی دەگۆڕی بۆیە بەقووەتر دەبیتن و تەشەنە دەکاتن. ئەم ڤایرۆسە زۆرەکە لە زۆرەکانی وەکو گوتم ڤایرۆسی ئۆمیکرۆنە تاکو ئێستا زیاتر لە 5 وڵاتیش لێ بڵاو بوویتەوە. ئەمە کە ینی جێگای سەرنجە بەڕاستی سەرنج ڕاکێشانە و پێویستی بە دواچوونەوەی چڕ هەیە، چونکە توانای هەیە کە بە خێرایی خۆی بگۆڕی بە تایبەتی چەند وڵاتی زیاتر بکە، ینی تەشەنە بکە لە چەند وڵاتی زیاتر بەرەبەرە ئەوەکەی گۆڕانکاریەکەی بەسەردادێ. بەس ئەو زانیاری ئەمە وەرمانگرتێ تاکو ئێستا وەیە ینی بە خێرایی بڵاو دەبتەوە، بەڵام حالاتی مردن زۆر زۆر کەمە تاکو ئێستا. بێگومان ئەم ینی حالاتی طبعاً بەرگری کۆمەڵ لە هەموو سەرتاسەری جیهان کە ئەو کۆڕۆنەی لێبوو پێشتر بەرگری کۆمەلگایەکە تا ڕادەیەک باشە، چونکە خەڵکەکە یان تووشی کۆڕۆنە بووە بەڵکو جارێک دووجار لەگەڵ وەش زۆربیان کوتانیان وەرگرتیا، بەرگری کۆمەڵەکە تا ڕادەیەک باش بووە کە نەتوانیتن ئەم ڤایرۆسە نوێیەش باشە. دکتۆر بێریڤان لە چ ڕێگای ئەم ڤایرۆسە دەگوازرێتەوە؟ وەکو کۆڕۆنا ئۆمیکرۆن لە کەسێکی توش بۆ دەگوازرێتەوە لە ڕێگەی هەناسەیە، شێوازەکانی گواستنەوەی چییە؟ بەڵێ وەکو ئینفلەوەنزەیە، وەکو ئینفلەوەنزەیە، وەکو کۆڕۆنای پێشترە هەر بە ینی بە هەوا بە ینی ئەوەی کوبلین درۆپلێت، ینی ئەوەی ینی پشمین و کۆخین و هەناسە کە لە مەترە کەمتر بی دەگوازرێتەوە، ینی هاوڵاتیەکە مەترە کەمتر ڕاوستی نەخۆشەکە توانێت هێن بگوازیتەوە بۆ هاوڵاتیەکی تکە ئەو نەخۆشە تکە. بەڵێ تا ئێستا هیچ حاڵەتێکی مردن بەم ڤایرۆسە گۆڕاوە تۆمار کراوە؟ نەخێر، ئێستا لە وڵاتانە ینی ئەوە داخل بوون هەبووە لەو نەخۆشخانە با تایبەتی ئەوانەی کە مەناعەیان کەمە و بە تەمەن گەورەنە، بەڵام حالەتی مردن حالەتەکی وها نەبووە. باشە، نیشانەکان چییە لە کەسێکی توش بوو؟ چۆن هاوڵاتیان بزانن کەمە ئەو جۆرە ڤایرۆسێ و سەردانی نەخۆشخانەکان بکەن و لە چه حاڵەتێکدا پێویست دەکات کە چارەسەر بگرێت؟ خۆش بەخۆی سەر ئێشەیە و پەسیویە و هەموو لاشەی جسمی تووشی ژان دەبێتن، وەکو هەروو نەخۆشیێکی ڤایرۆسی بێتاقەت دەبی، پلەی گەرما طبعاً هەندێک تاشی دەبێتێ، هەندێک حاڵەتیش ڕوویدایەکە ئەوەی ینی تامکردن و ئەوەیان نامینێتن وەکو کۆڕۆنای پێشتر. طبعاً ئەگەر مرۆڤەکە ینی نەخۆشەکە تا ڕادەیەک ئەوها بێتاقەتی بکە پێویستە کە داخل بکرێت، بە تایبەتی ئەگەر تووشی یاوکردنی سیەکان بی، لەو حالەتە پێویستی بە عیلاجی ینی ڕاستەخۆ هەیە و عیلاجێکی باش تاکو نەبتە ینی لێی ئالۆز نەبتەوە حالەتەکە. ئەگەر مامناوەندی سووک بی نەخێر لە ماڵەوە دەتانی خۆی چارەسەر بکە و کەرەنتین بکە. باشە، چارەسەرەکە بە چه شێوازێکە بە وەرگرتنی دەرمانەیە ئەبێ سەردانی نەخۆشخانە بکەن؟ ئایا قورسە چارەسەرەکەی؟ بەڵێ چارەسەرەکەی کورتە، هەر ماوەی 5 ڕۆژ ئیلا هەفتە وەرگری کفایەتە، ینی عیلاجی تایە وەکو پەراستۆل و ئەوانە زوو شلەمەنی و ئاوشتی و ها بخوا لەبەر تایە کە تووشی وشک بوونەوە نەبێ. ئەنتیبایۆتیکیشی پێویستە، ینی دەرمانی دیژی مایکرۆبەکانی پێویستە، بە تایبەتی ئەگەر ئەو طبعاً ئەزیترۆمایسین پێشتر وەردەگیرە، ئێستش دەتوانی دەرمانی ئەزیترۆمایسین وەرگریتن کۆرسەکەیان 2 کۆرس. ئەوە طبعاً پزیشکی پسپۆر بڕیار دەدا حەسەب حالەتەکەی ئەو دەرمانانە وەرگری، بەڵام پێویستە زوو خۆی ینی پزیشک پیشاندا
نەک کارمەندی تەندروستی ئەمە داوا دەکەین یعنی ئەو نەخۆشانە سەردانی پزیشکی پسپۆر بکەن یان پزیشکی هەر نەخۆشخانەیەک هەم بکەچی تەندروستی بکەن باشترە نەک سەردانی چونکە چارەسەرکردنەکەی ڕاست و دروست زۆر ضروریە تووشی ینی حتا گرگرفت نەبن. باڵێ دکتۆر بەریڤان دەگوترێت ئەوانەی کە پێکوتەی کۆرۆنایان پێشووتر وەرگرتووە ئەگەری هەیە کە کەمتر تووشی ئەم ڤایرۆسە بن ئایا ئەمە زیاتر کێ تووشی دەبێت بە ساڵاچوانەیە لە منداڵان زیاتر دەرەکەوێت بە چه شێوازێکامە؟ بەڵێ ئەمە طبعا ئەو ڤایرۆسانە يعني حتى راديك ليكتر دتسن يعني طبعا أو فيروس هر أوميكرون بس جورايا كواتا أو يعني أو مروفا ك طبعا بيكتي بيشتر ورقتيا برجري لشي برز أجا سطاستش نبي على الأقل جيشتا سطا حفتا سطا هشتا لو حالته يعني أجر توشي أو نخوشش بسوكي وردقري سونكا برگریه چی هست که او ویروسانه لیکتر دستن یعنی عینی تایپن اما پیشتر زمانی کورانی دمانگو اوی با انفلونزاش با ماکوته انفلونزاش با ورگریتن برگری زیاتر دویلو کورونا لو حالتش عینش توی ماکوته کورونی ورگرتیا ماکوته انفلونزاش ورگری طبعا هر باشتریشه و تایبتی اوانی جورنا بتمن اوی نخوش دریش خیانیان هی اوی برگری جسمیان کما پیشت او ماکوتانه ورگرن تاکو اگه توشش بون بەسووکی بگرنیان ئەسڵەن تووشش نەبن. بەڕێز دکتۆر بەریڤان عەبدان یاسین بەڕێبەری خۆپاراستنی تەندروستی هەولێر زۆر سوپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.